ئێرە نەخۆشخانەی پێنجوێنە شەوی ڕابردوو ئاگرەکەی گوندی هەڵاڵاوە و مەسۆ جارێکی دیکە سەری هەڵدایە و ئەم جارە زۆر بە بەرفراوانی و نەئەتوانرا کۆنتڕۆڵ بکرێت. ئێمە پێش نوێژی نیوەڕۆ لە نزیک کاتژمێر دەونی و ئەوانە چین بەرەو شوێنی ئاگرەکە لەگەڵ گەیشتنمان بە نزیک ئەو شوێنە کە پێوترێت بەردی بەڕەزا و قەڵای کچێ دوو برینداریان هێنایە خوارەوە. ئەو دوو بریندارەیەکی کیان بەتەواتی جەستەی سوتا بوو، ئاگرەکە جەستەی گرتبووە و یەکێکیشیان بەشی خوارەوە لێرەوە سوتا بوو. ئێستا هەردووشیان لە نەخۆشخانەی پێنجوێنن سەرقاڵی چارەسەر وەرگرتن و ئێستا لێرە تیمە فیزیشکیەکان باڵێن چارەسەریان بۆکەن. وەکو ئەشبین لە دیمەنەکانە ئێستا دوو سیاری فریاکەوتن ئامادەیە کە لە حاڵەتی پێویستە ڕەوانەی سلێمانی بکرێن. هەڵبەتە ئاگرەکە زۆر فراوان بوو، خۆمان لە ناوچەکە بووین، بەتەواتی نزیک جادەکە کەوتوتەوە، بە دیوی پشتی گوندەکانە هاتووە. لەگەڵەوەشا کۆنتڕۆڵکردنی زۆر قورسە چونکە 4-5 لای گرتوتەوە ئەم جارە ئاگرەکە. شەوی ڕابردووش هەڵیاوەتەوە سعات 8 ئێوارە من قسەم لەگەڵ ڕێکخراوی ملەکەوە کرد بەختیار عەلی، ئەو بەیەمێ ڕاگەیان کە ئاگرەکە بەتەواتی کۆنتڕۆڵ بووە، بەڵام لە کاتژمێر 12:30 بەدواوە دووبارە ئاگرەکە سەری هەڵدایە و هەتا ئێستش کۆنتڕۆڵ نەکراوە. ئەوەشی کە خۆم لە شوێنی ئاگرەکە بووین بەردەوامی دەنگی مین و تاقەمەنی و گول لە هاوەن هاتووە و دەنگی بەرز هاتووە لە ناوچەکەیە. لەگەڵەوەشە ئەو دارانەی کە بە تەواوەتی سوتا بوون ئەو دارانە ئەکەونەوە خوارە، ئەو دارانە خۆیان سوتاون و ئاگریان پێوەیە پشکۆیان پێوەیە کە ئەکەونەوە خوارەوەێنەوە ناو پوشەکە. جارێکی دیکە ئاگرەکە دەست پێکاتەوە. من هەر دوێنێ لە ئەزلایڤەکەی دوێنێشمە کە قسەم لەگەڵ بەختیار عەلی کردبوو ئاماژەی بەوە کرد کە ئەوان لایەنێکیان کۆنتڕۆڵ کردەوە، بەڵام ئەو گرفتیان هەیە کە ئاگر دووبارە بە پشکەوە گەڕێتەوە ناو پوشەکە و ئاگرەکەت سەر هەڵەداتەوە.